ئێستادا مەراسیمێک بۆ ناساندنی کتێبی کوردستان و بزافی نەتەوەی کوردی کە یەکێکە لە بەرهەمەکانی سەرۆک مام جەلال ڕێک دەخرێت و بێگومان ئەم کتێبە ناساندن و بڵاوکردنەوەکەی لە ڕۆژی چوارشەممە هەشتی ئەم مانگە مەراسیمێکی تایبەتی بۆ کراوە و هەروەها ئەم کتێبە کتێبی کوردستان و بزافی نەتەوەی کورد کە لە نووسینی سەرۆک مام جەلالە و هەروەها نووسەر خالید مەجید فەرەج لە زمانی عەرەبیەوە کردوێتی بە کوردی و لەسەر ئەرکی خاتوو شاناز ئیبراهیم ئەحمەد بە چاپ گێنراوە و ڕێک دەخرێت. ڕۆژی چوارشەممە هەشتی ئەم مانگە مراسیمێک بۆ ناساندن و بڵاوکردنەوەی کتێبی کوردستان و بزافی نەتەوەی کورد کە لە نووسینی سەرۆک مام جەلالە و نووسەر خالید مەجید فەرەج لە زمانی عەرەبیەوە کردوێتی بە کوردی و لەسەر ئەرکی خاتوو شاناز ئیبراهیم ئەحمەد بە چاپ گێنراوە و ڕێک دەخرێت.